وتەبێژی وەزارەتی کاروباری دەرەوەی ئەمریکا و هیومن رایتس وۆچ نیگەرانی خۆیان نیشاندا لە بەرامبەر سەپاندنی سزا بەسەر ژنە زیندانی سیاسی نێرگز محەممەدی کە ڕژێمی سێدارەی ئێران 16 ساڵ زیندانی بەسەردا سەپاندووە. وتەبێژی وەزارەتی کاروباری دەرەوەی ئەمریکا مارک تۆنەر لە پرێس کۆنفرانسێکدا ڕایگەیاند نابێت هیچ کەسێک لە بەر ناڕزایەتی مەدەنیانە زیندانی بکرێت و سەپاندنی 16 ساڵ زیندان بەسەر ئەو گیراوەدا نادەت پەروەرانەیە. لەلایەکی دیکەوە شەمەی ڕابردوو سەرۆکی ڕێکخراوی هیومن رایتس وۆچ سارا لیوێتسۆن لە بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گوێرای سەر کۆنەکردنی ئەو سزایە داوای لە یەکێتی ئەوروپا کرد دەست بە هەوڵدان بکات. هەروە لە ڕۆژانی ڕابردوودا پامنێرانی بێسنوور سەبارەت بە بڕینی دەنگی ئازاد لە ئێران ناڕزایەتیان نیشاندا. جێوەبیرهێنانەوەیە ژنە زیندانی سیاسی نێرگز محەممەدی لەلایەن دادگای ڕژێمی ئێرانەوە 16 ساڵ زیندانی بەسەردا سپێندراوە و ئێستاش لە زیندانی هەوینی تەیاران ڕاگیراوە.